دایکیان چۆنی وەڵا دیای بۆ ئێوارە حەزم لە قەرەخەرمانە بۆم کە باشە تۆزە ساوەریش بکە لەگەڵ سڵقاوە حەزم لە دیخواردنی کوردەواری و خۆش باش بەسا دەست خۆ دێنە تو ئیمانە ئەوە خواردنە بە دایکەڵی بۆ مام بکە بۆ ئەوی چییە؟ قەسەم بەخوا لە ناو سکتا هەلەکە سەماگەوە چییە دەبڕۆ پیتزاکن تاچیان بەرگرێ ئەوانە خۆشە ئێ؟ چی وەڵایەوە بە قورئان ئەها نەتبیستۆ مەسەلەی کۆنەڵە هەر چی شتی خۆشە حرامە باش وەڵایەوە حرام بۆیان قەدەم لێ ناکە ساوەر؟ ئەرە وەڵای وەرە دەرگوب خۆ ئەمرە نەمێنێ داوەش ئاخر هەر ناشکوری ماگر بۆیە حاڵمان گەیشت بەم ڕۆژە خۆم زۆر ناخۆم کۆرە تۆ تڕکان گوب خۆ یەک جاری در ناشکوی لەسەر نیعمەت نەکەی دوای ئەوە کنتاکی و منتاکی نەخۆی بەخوا تۆ ئەم سادی وەکو تۆ بۆی هەر وڵاتەکە بەرەو ڕسوای ڕۆنە بەرێ ئەمانە خۆتان بەش دەزانن وانێ تالا ناوەڵە بەس وانە بەخوا تۆ لەو خوێڕی کێوە بەس منێ خۆم بڕە